ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. براو خوشکانی برای السلام إخواتان لێبێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. ڕاستی خۆم بە پێخۆشحاڵ ئەزانم ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی بەڕێز و لە سەنتەری سنجینی حکمە کە من ئاگدارم بەڕاستی ئەلحەمدوللا نەشات و چالاکی باشیان هەیە و خەڵکی باشیان پەروەردە کردووە. خوای پەروەردگار بیکاتە توێشوو بۆ دانەدانی ئەندامانی ئەو سەنتەرە بۆ قیامەتیان. هەر بەو بوونەوە بەڕاستی من حەزم کرد، چونکە سەنتەرەکە زیاتر لە هەموو ڕوویەکەوە ئەهمیەت و ئیهتیمامی زیاتر بە گەیاندنی علومی شەرعیە. من حەزم کرد ئەمڕۆکە باز لە قۆناغەکانی وەرگرتنی زانستی شەرعی بکەین. سەرەتا خوای پەروەردگار دەفەرمێت: لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب. آماند لهاتني پیغمبری أكرم صلى الله عليه وعلى آله وسلم ناردنی بۆ بەشەرەکان حتا بۆ جنۆکەکان. خوای پەروەردگار لە جنسی ئەم ئینسانانە پێغەمبەری خوای هەڵخست بۆ چەند ئامانج و هەدەفێک. خوای پەروەردگار فەرمووی: يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب. تا ئاەتەکانی خوای پەروەردگار بەسەر ئەم خەڵکەدا بخوێنێتەوە و پاشیان بکاتەوە و فێری زانست و زانیاریان بکات. هەمومان ئاگدارین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم یەکەم دەروازەی بوون بە پێغەمبەر بوونی دابەزینی ئیقڕە بوو. ئیقڕە باسم ربك الذي خلق. وحی دەروازەی علم بە ئیقڕە دەستی پێکرد. جا لەم ڕۆوە بەڕاستی خۆشەویستە من حەز دەکەم ئەمڕۆ پارچە شعرێکەیە، لەم پارچە شعرەیە هەموو قۆناغەکانی وەرگرتنی علومی شەرعیمان لۆ باز دەکات. شعرەکە ئی ئەبولمەعالی الجوینیە، ناسراوە بە ئیمام الحەرەمەین. شعرێکە حەز دەکەم هەموو کەسێک لە ئێمە بەڕاستی بتوانێت لەبەری کات و لەم شعرەیە دەتوانێت هەموو قۆناغەکانی وەرگرتنی زانستی شەرعی دەستنیشان بکات. دەفەرمێت: أخي لن تنال العلم إلا بستة سأنبيك بتفصيل وبيان: ذكاء وحرص وافتقار وغربة وتلقين أستاذ وطول زمان. ئەم پیاوە بەڕێزە ئەڵێت: برای خۆم، ناگەیت بە علمت دەست ناکەوێت بە شەش شتان نەبێت. ئەم شەش ڕێگایە ئینسان ئەتوانێت بیکاتە دەروازەی وەرگرتنی علومی شەرعی. بۆمان بەیان دەکات: ذەکاء دانایی و ئاگایی، وحرص سووربوون لەسەر وەرگرتنی علومی شەرعی، وافتقار پێویستبوون بەم علمە، وغوربەت هەستکردن بە نامۆیی لە وەرگرتنی ئەم علمەیە، وتەلقین ئوستاذ وەگەیشتن بە ئوستاذ مامۆستایەکت هەبێ لە دیارە دابنیشید علمی لەلا وەربگریت، وطول الزەمانی تەمەن کات هۆکارێکی ترە بۆ وەرگرتنی علومی شەرعی. جا من حەز دەکەم لەسەر دانەدانی ئەم شەش خاڵە نمونە بهێنینەوە، هەندێک قسە و باز بکەین بەتایبەت لە ژیانی ئەهلی علم لە سەردەمی پێشووە. سەرەتا الذەکاء. ذەکا واتە بە ئاگایی، نەک
بەمانەی ئەوەی کەسێک ئەگەر هەموو متونی یان هەموو مەتنی کتێبێکی لەبەر بێت، مەرز نییە کەسێک ئەگەر هەموو قورئانیشی لەبەر بێت و حەدیسی پێغەمبەریشی لەبەر بێت بەڵام ذەکی بێت، چونکە زۆر کەس ئەتوانێ شت حەفظ کات. هەمانە زۆرێک لە مەسیحیەکان هەموو قورئانی لەبەرە، حەدیثێکی زۆریان لەبەرە، بەڵام نەگەیشتوونەتە قۆناغی ذەکا بە ئاگابوون. ئێمە تەمەشا دەکەین خوای پەروەردیگار بۆچی دەفەرمێ کەمەثەل الحیماری یەحمیل ئەسفارا، وەکو گوێ درێژێک کە بارە کتێبێکی لێ هەڵدەیت. ئەوە کەسانێک کە تەواو لە هەموو علومێکە ئەسپی خۆی تاوداوە، شارەزا بووە لە هەموو علومێک، بەڵام تێیان ناگات، وەکو کەسێک قورئانی لەبەرە، ئاەتێکی لەبەرە و ئاسان ئەتوانێت لەبەری کات، بەڵام تێی ناگات. ذەکا ئەوەی تێی بگەیت. ئێمە تەماشای ئیبن عەباسکن خوا لێ ڕازی بێت کە مناڵ بوو، عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت دەیبردە ناو مەجلیسی گەوران، سەحابەکان لە دڵیان گران بوو، دەیانگوت ئەمەش مناڵمان هەیە و بهێنێنە ناو مەجلیسی خۆمان، ئەو مناڵە چیە دەیهێنێت؟ بەڵام عومەری کوڕ خەتاب ئەیزانی ذەکا و دانایی و عەقڵ پێشکان لای ئیبن عەباس مەوجودە. ڕۆژە هێنای بەس بۆ ئەوەی خەڵکەکە پێیان بسەلمێنێت کە ئەم پیاوە یاخود ئەو مناڵەکە ئیبن عەباسە خوا لێ ڕازی بێ گەیشتۆتە پلەی ذەکا. هەڵسا پرسیارێکی کرد لە هەموو سەحابەکان، فەرمووی إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. آية أم سورة ما نايتشا ما بزل أهاتني أم سورة تشا هذا يقل الصحابة كان قصية شانكرت إنزا عمري كور خطاب خوالي رازي بابن عباس فرموي دي أي من التوتشي عليت قلت أم آية دزنشان كردني كاتي أزلي بيغمبرة صلى الله عليه وعلى آله وسلم. يعني إذا جاء نصر الله والفتح، أجل نصر إخواهات فتح مكجبو أما يكم نشاني دركوتني نزيبوني أزلي تو يا محمد. سبحان الله. أما الذكاء أم كلا بياوبو بويبو بترجمان القرآن. تمشاي ابن جرير طبري بكين خوالي الرازي بيت ابن جرير طبعا لا صار صوته بنزاي هجري وفاتي فرموا لقد أوهم علم برفراوانيك هيبوا باسي أكن لكاتي السرمرقة خريج الرحدانة يشيك دي برساري ليه كات أويش دالله قلم وكاغزكم بوبينا بيدنا تولم حالة دايت قلم كاغزت بوتيا فرموي والله قال أموت وأنا عالم بها خير من أن أموت وأنا جاهل بها. دالي من كزانيارم هي لباري برسار أم إنسانا بيم خوشتر لويكا هتاوكو لزيندويتي دام بتوانم أو علما تيبقم وبيبقم وراي بقينم لويكا بمرم بنزاني لشتيكا علما بينبو بيت. أما ذكاء براسي بلا برا ذكاء ياخذ تمشاي إمامي سرخصيب كين خلشي نيسابورا لصالي تاسط نوهتي هجري وفاتي فرموه مبسوطي نوسي المبسوط في الفقه الحنفي شانزدان متزلدة أو شانزدان متزلدة إلى تشيا نوسي لزندان لبيري كانوسي أم كلا بياوا 15 دانە ساڵ بەس لە بیرێکا زیندان بوو. هەڵسا کتابی مەبسووتی نووسی. مەبسووت کتێبەکە لەبارەی فەقی ئیمام حەنەفیە. ئەمەیە ذەکا بەڕاستی. ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێت کە لە ساڵی 570 هیجری وەفاتی فەرمووە زاد المعادی نووسی. 5 بەرگە بەبێ ئەوەی هیچ سەرچاوەیەکی لە لابوو بێت
بعضێ باسی ئەکەن لە گەشتێکە لە دیمەشق بۆ شوێنێ ڕۆیشتووە ئەو 5 مجەڵەدەی نووسیوە بەبێ ئەوەی سەرچاوەی لەلا بوو بێت وەکو ئێستا مەسەڵەن یەکێک پرسیارێکی شەرعی هەبێ ناچێت لە عالمێ بپرسێت بەداخەوە یەکسەر لە گوگڵ دەگەڕێت گوگڵش بازارەکە ئەنواع عشتی تایە هەر بۆیە بەرەکەتی ئەو عیلمەی کە کاتی خۆی ئەم کەڵە پیاوانە نووسیویانە هەر کەسێکی لەم کتێبە کۆنانە کاتی خۆی فێر و بێ زەحمەت بیری ئەچێتەوە لەوەی کە ئێستا لە گوڵەوە حازر و بە ئاسانی دێتە بەردەستی باسی حاکمی نەیسابووری ڕەحمەتی خوای لێبێت کە باز دەکەن چاوی زیاتر بە 2000 شێخ کەوتووە 2000 شێخ مامۆستای حاکمی نەیسابووری بووە خۆشی قوتابی دارەقوتنی بووە مستەدرەکی نووسی تەمەنی چەند بوو بێت تەمەنی 90 ساڵ بوو لە 90 ساڵی المستدرك على الصحيحين نووسیوە کە پێک هاتووە زیاتر لە 10,000 حەدیث تەمەنیشی 90 ساڵ بوو ئەمە ذەکاءە بەڕاستی ئیمامی ئەبوو حەنیفەی نوعمان کە زیاتر لە 4,000 مامۆستای هەبووە 4,000 مامۆستا یعنی بینیوینی ئەم پیاوە بەڕێزە خۆی تەڵەبەی عەتای کوڕی ئەبی ڕەباح بووە و قوتابی تاوسیش بووە تاوسش قوتابی ئیبن مەسعود بووە باسی چۆنێتر وەرگرتنی علومی شەرعی ئەکات دەڵێ مامۆستایەکی هەبوو کاتێک کە دەچوو دادنیش لە مەجلیسی ئەو مامۆستایە هەموو تەڵەمەکان قەڵەم و کاغەزیان ئەهێنا هەر عیلمێکیان لە مامۆستایە کە بە بیستای یەکسەر دەیان نووسی ئیمام ئەبوو حەنیفە لە پشت هەمووان دائەنیشت پەنجەی خۆی تەڕا کرد و ئاوە بەسەر دەستی خۆی داهێنا پەنجەی تەڕا کرد و ئاوە دەستی خۆی داهێنا مامۆستایەکەی هەستی پێ ناکرد هەتا ڕۆژێک بینی هەموو خەڵک قەڵەم و کاغەزی پێ و ئەویش دانیشت و پەنجەی تەڕەکە بەسەر دەستی خۆی داهێنێت بانجێکە دەڵێ وەڵە تۆ طالب العلمی وتی بەڵێ ئەی کوا قەڵەمت کا کاغەزت وتی قەڵەم و کاغەزم بۆ چییە ئەی باش ئێمە باسی چی ئەەکەین ئێمە تا ئێستا 15,000 حەدیثمان خوێندووە ئادەی کا چی تۆمار کردووە توی هەموون تۆمار کردووە وتی قەڵەم و کاغەزم بەدەست تۆیان نەبینیە وتی بەڵێ تۆمارم کردووە وتی دەی دانیشە واللهی باز دەکەن لە یەکەم حەدیث تا 15,000 حەدیثەکەی هەمووی بۆ خوێندەوە بەبێ ئەوەی یەک حەدیثی خزبێتە سەر وەرەقە لەبەرەوە هانام بە ذەکا ئەوە حەدیثەکانیان وەرەگرت تێیەگەیشتن بۆیە حتا لەسەر دەستی خۆشیا بێت توانوێتی ئەو عیلمە وەربگرێت ابن أبي حاتم الرازي كري أبو حاتم الرازي بوا حافظ محدث بوا كلا صالي سياسته بستحفتي هذري وفاتي فرموا باسي بابي أكد قال أقرأ على أبي وهو يأكل وهو يشرب وهو يمشي وهو في الخلاء باسي باوشي خوي دكا كتسون علم فيربو دەڵێ علومی شەرعیم بەسەر بابمدا دەخوێندەوە حەدیثێک بووە شتێک بووە دەڵێ ئەو کاتەکە نانی ئەخوارد ئاوی دەخواردەوە جلی لەبەرە کرد دەچوە حەمام لە حەمام خۆی ئەشۆری من لەبەر دەرگاکەی دائەنیشتم عیلمەکەم دەوتووە ئەویش لە لای خۆی دەوری ئەکردەوە ئەمە ذەکا و هۆشمەندی و وریایی ئەم زانە بەڕێزانەیە بەڕاستی لۆیە مەبەستم بۆ ئەو مۆزوعە باس کەم چونکە ئەم سەنتەرە سەنتەری علومی شەرعی ئینشاءالله تعالى هەوڵ بدەین ئەوان بکەین بە قودوەی خۆمان کە چۆن علومی شەرعیان وەرگرتووە هەر ئیبن ئەبی حاتمی ڕازی ئەڵێت کاتی خۆی لە مصرە ئەمان خوێند علومی شەرعیمان وەرەگرت 7 دانە مانگ لای شیوخ ئەمان خوێند 3 بەشی کاتی خۆمان هەمووی تەرخان کرد بۆ وەرگرتنی علومی شەرعی بەشەکەی تر بۆ خەو بوو لەو مامۆستایە تاوە بووینە چوینە لای مامۆستایە شتر لەوی تر تاوە بووینە چوینە لای یەکێک تر ئەخیرەن چوینە لای مامۆستایەک چوینە بەر دەرگا
بچینە ژۆرەوە علومی شەرعی لێ فێر بین دەڵێ باسییان کرد وەڵا شێخ ئەمڕۆکە وەزعی تاو نییە نەخۆشە تما فرسەتە چوین بەغار چوینە بازار ماسیەکمان هێنا چاکمان کرد و بیبرژێنون بیخۆین خەبەریان هێنا مامۆستا بانجی کردینەوە فەرمووی وەرن بانە ساغش بم ئەتوانم ئەو علم هەر بڵێم دەرێ ماسیەکەمان جێهێشت نەمان خوارد ڕۆیشتین چوینە ماڵی شێخ حەدیثەکەمان خوێند علمەکەمان وەرگرت لە دوای ئەو مامۆستایەکی تر بوو دەی ئاخیرەن دەرێ وەڵڵاه پێمان نەکرا ماسەکە ببرژێن بە خاوی خوارمان ئەبەو شێوە ئەمانە بەڕاستی علومی شەرعیان وەرگرتووە برا بەڕێزەکانم ابن حبان خوا لێ ڕازی بێت کە خەڵکی خوڕاسان بووە لە ساڵی 354 هیجری وەفاتی فەرمووە تەڵەبەی ئیبن خوزەیمە بووە ابن حبان بازەکات دەڵێ هیچ شتێک لە دەمی مامۆستایەکەم دەرنەچووە ئیلا نووسیومەتەوە ئەڕۆیش ئاوە ڕێک پێوە نووسابووم لە هەموو شوێنێکە لە هەر مەجلیسێکە کاتی خۆشی باە و کاتی ناخۆشی باە چی لە دەمی ئیبن خوزەیمەیە دەرچوو باە ئیلا تۆمارمە کرد و ئەم نووسی ئەلێ ڕۆژێک ئیبن خوزەیمە لێم تووڕە بوو وتی کاکە تۆ تاکەی لە کۆڵ من نابیتەوە دەبڕ با تۆزە ئیسراحەت کەم ئەڵێ وەڵڵاهی قەلەم و کاغەزی هێنا هەمان کەلیمە ئیبن حیبانی نووسیەوە ڕۆڵە تاکەی واز لە من ناهێنی بڕۆ با تۆزە ئیسراحەت کەین سبحان الله ئەمەشی هەر بە علما وەرگرتووە بەڕاستی علم تەنها لای کەسانێ بەقەدرە کە هەز بکا پێویستی بەو علمەیە کەسانێ بە گەورەی علمی شەرعیە ئەزانێت ئەگەر بزانێ خەلەلی جەهل لە نەفسیادا هەیە کەسانێ بێنیازە و ئیستیعدادی نییە علم وەرگرێت کەوە بزانێ شتی لەلایە بەڵام نازانێ وەکو خیام ئەڵێت زانستە فێربووم و بوو بە ئاو نانم 72 ساڵە بیر ئەەکەم و ئەخوێنم وا تازە ئەزانم کە هیچ نازانم هەرچەند بزانی ئینجا دەزانی کە نازانی بەڕاستی بەم جۆرە ئەو برا ئەو مامۆستا بەڕێزانەی علمیان وەرگرتووە با بەڕێزەکان ئەگەر ذەکا نەبێ عەقڵ پێشکان نەبێ بە گەورەی علمی شەرعیە ناچن لە ڕێگەی علومی شەرعیە والله باز دەکەن عالم هەبووە شەیخ هەبووە ژنی نەهێناوە ئەرە وتیان کاکە تۆ ژنە نەهێناوەت والله ئێستا بێتەوە بیرم هەموو ژیانی خۆی لە علومی شەرعیە تەرخان کردو ئەمە جۆری یەکەمیان جۆری یەکەم باسمەکە ئەمە حرز بوو ذەکاء وحرص سووربوون لەسەر وەرگرتنی علومی شەرعی ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێت ڕۆژێک لەسەر تاتی دەستنوێژ خەریشی دەستنوێژگرتن بوو دەڵێ یەکێک دێت یەخەیەگرە یا ئیمام حەدیثێکم بۆ بخوێنەوە ئەوش دەڵێ بابە لا چووکەی وەختی حەدیثە من دەستنوێژ دەگرم نە ئێستا دەبێ حەدیثێکم بۆ بخوێنیتەوە وازی لێ نایەنێت ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێت بانجی فەقیهەکانێک کە دەڵێت دایگرن بخێنە حەوزەی ئاو مزگەوتەکە حەوزەی لێ بووە یەکسەر دایدەگرن ناو حەوزەی ئاوەکە اینجا دەڵێن لێدە دەرێ کابرا لە من دەست و پیانە لە ناو ئاوەکە سەر دەرئەکا دەڵێ وەڵڵاه تازە واز نایێنم تا 15 حەدیثم بۆ نەخوێنیتەوە لەگەڵەوەی کە تەنبێ بووە تەنبێیەکەن لێدەن بەڵام سوورە لەسەر ئەوەی ئەو 15 حەدیثای هەروە بگرێتن نەو مەجلیسە یان لەو مزگەوتە دەرنەچێت تا شتێ لە ئیمامی ئەبوو حەنیفەیە وەرنەگرێت ئیفتیقار ئەمە جۆری سێمینیان لە وەرگرتنی علومی شەرعی قۆناغی دووەمە ئیفتیقار بریتێ لە خۆ بەکەمگرتن و باڵشۆڕکردن لە ئاز علومی شەرعی و لە ئاز ئەهلی علمە ئێمە ئەگەر تەمەشای ئەدەبی عولەمایان بکەین لەگەڵ یەکتر هەرچەند هەمووشیان لە ئاستی یەکتر بوونایە بەڵام دائیمان باڵیان شۆڕوە لە ئاز عالمی ترە بەڵام بەداخەوە ئەمن ئەوەی کە من هەستی پێ ئەەکەم حەسادەتێکی بێمانە جاری وا ئەکەوێتە نێوان ئەهلی علم حتا شتێکی واردە حتا لە نێوان مەلایەکان زۆر مەلا هەیە کەیفی بە مەلایتر نایە داعی هەیە کەیفی بە داعیتر نایەتن ئەگەر داعیەک هەڵە بکات داعیتر پێی بڵێ تۆ ئەم هەڵەیەت کرد لە کیبر و لە خۆ بە زلزانینی خۆی ئیستیعدادی نییە بسەلمێنێ بەڵێ وەڵا تۆ ڕازەکەیت بەڵام ئەمانە وانە بوون ئیفتیقار ئەوەیە کە تۆ هەستی پێ بکەی کە تۆ پێویستت بەو علمە هەر هەیە
اینجا با لە دەمی مناڵێکی شابێت یونسی کوڕی عەبدولئەعلا کە لە ساڵی 264 هیجری وەفاتی کردووە تەڵەبەی ئیمامی شافعی بووە ڕەحمەتی خوایان لێ بێت ئەلێ ڕۆژێک هەندە یەکترمان ماندوو کرد یەکترمان هیلاک کرد منازەڕەیەکی زۆر گەورەمان خستە ڕێ لەگەڵ ئیمامی شافعیە بازەکە ئەڵێ ناظرت يوما في مسألة فاختلفنا مناظرم کرد لەگەڵ ئیمامی شافعیە لە ڕۆژێکە کەوتینە خلاف لەگەڵ یەکتر بۆ یەکترمان نەسەلماند دەڵێ فجاءني بيتي وطرق بابي ودخل دەڵێ ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ هاتە بەردەرگا لە دەرگایدا هاتە ژوورەوە واللهی ئەڵێ گومانی هەموو کەسێکم ببردایە گومانم نائەبەر ئیمامی شافعی ئەلەو کاتێ بێ لە دەرگەی ماڵمدا بە تایبەت کە ئەمڕۆ لەگەڵی کەوتومەتە خلاف و نیزاعێکی گەورەوە سبحان الله کە مامۆستاشی بووە مامۆستایەکەی ئەچێتەوە بەردەرگەی قوتابیەکەی دەڵێ فأمسك بيدي دستي قرتم فقال يا أبا محمد ألا يستقيم أن نكون إخوانا وإن لم نتفق في مسألة أي براي إخوان أبا محمد إما تبيزني هر براي يكتر بين ولو لمسألة الشيخ خلاف ناكو شمان هبيت والله إما زاري وهي أقل لقل أهل علما إما نا طبعا إما طويلة بعلم جنين بداخوا بەڵام ئەوانەی کە ئەهلی علمن جار وا هەیە بە جۆرێک کە لەگەڵ یەکتر خلافیان ئەکەوێتە نێوان کتێب لەسەر یەک دەنووسن سیدی لەسەر یەک تۆمارەکەن وتا لەسەر یەک ئەڵێن غیبەتی یەکتراکەن مەجلیسەکەی بێتامەکەن لە جیاتی لێتە مەجلیسی علم ئەبێتە مەجلیسی غیبەتی ئەم عالم و ئەم عالم ئەمە بەڕاستی ئەدەب لأهل علم ورقلن لو سردميا كتسون خلافيان هبوا لقال يكتر إمام الشافعي لقال إمام أحمد لزور مسألة خلافيان هبوا روج إمام الشافعي لسر كركي خويتي أرواتن على هندي لطلبة كانش كتسامي بإمام شافعي كوت يكسر بدوي دا كوتن برسالة ليك ولا سر كركي بو أرويش تو حادثة بو أوانش برسالة كوش زابية دايرة دالي نمونية هنا فرموي أما إمام أحمد وعلت دالي أوان عزايبيان هات لويك أم خلافي هي لقال إمام أحمد شون وعلت إمام الشافعي رحمتي خوي لبيت أليت أما قول إمام أحمد رحمتي خوي لبيت خسارا من دا كسيك علمي لي ببيستيت لي ورنقرت هل لو كاتشك إمام أحمد لمحنتي خلق قرآن دابو كالقال معتزلة كان كود بوشيشا سجن كرا ليه عنده إمامي الشافعي لمصر ناميق أنيرد بو إمامي أحمد خواليان رازي بيت ورحمتي خوان لي بيت نامكا أيدا بكسيك ودايدات إمام أحمد نسلا يا فلان من شو خون ما بيغمبر وعبينيوا على مجدبدا بإمام أحمد أجر صبر خوراقر بي لو محنتي كتيك وتوا آلا كي لبهشتها الكرار الله إمام أحمد زور ضلي خوجة بيت ضلي خواه مجد بدا بإمام شافعيش بلام هشتيك مني وكو هدية بيدن بتوها أو قميصة بدمي قميصة كي خوي لبركاته وأيدابم قاصدي إمام شافعي لقر خوي أيباته ومصر ها تذكر بلد شمالها إمام أحمد مجد كم بيدا ومجدشي بيدايته أو هدية شيدانه الله إمام شافعي الله نايدة يبمن الله نايدم أما هدية إمام أحمد بيدا بخوان نايدم كرة بيدا قازان ذكي نايدم دل بس بيدا بمن وقت اللي وقدمه والله بازك دل كراسك إهني لتشتك أو دا هالي إهني دواء أو كي بخودا كإمام شافعي دل أو بونك بإمام أحمد ونساوى بابا منشوا بنسلت أما أدبي علماء لقال يكتر وكخلاف شان هبوا لقال يك أما موضوعي افتقار بلا برزكان موضوعي ناموي لو ورقرتني علومي الشرعي الغربة
من دەمێتر باسم کرد لای یەکێ لەو برا بەڕێزانە وتم بەڕاستی ئێمە لە وڵاتی خۆمانین بەڵام غەریبین ئاهلی علم لەم وڵاتەیە غەریبە ئینسان ئەبێ بەردەوام هەست بە غوربەت بکات لەبەرەوەی بەرەکەتێ لە غوربەتە هەیە ئەویش وا لێ ئەکە کەوە بزانیت ئەم حاڵەتە تایبەتە بە تۆ لە وەرگرتنی علومی شەرعی وا بزانی ئەم عیلمە پەیوەستە بە تۆ لە سەر تۆیە فەرز کراوە ئللا تۆ لەسەرتا ئەم عیلمە وەرەگریت ئەو کاتە ئیتمامت زیاتر بەو عیلمە شەرعیە زیاتر ئەبێتن لە ناو خەڵکی نامۆ دەرکەویت کە ڕیشت هەیە ئەمە چێم ڕیشەی هەیە ئەبێنم خوشکانێک نیقابەکەن ئێستا لەم وڵاتەیە جێی دڵخۆشێ بەڕاستی خەڵکێک دەڵامە نیقاب نەبووە لە وڵاتە لە چێ ئەم نیقابە پێیا بووە خەڵکێک باس لە ئیتیباعی سونە دەکات باز لە بیدع ئەکات باز لە فیرەقی ضالە ئەکات باز لە هەندێک بۆنە ئەکات کە لای خەڵک سەیرە کە تۆ باسی لێ ئەەکەیت ئەمە جۆرێکە لە غوربەتی ئەم عیلمەیە بەڕاستی بۆیە پێغەمبەری خوا فەرمێ بەدە الئیسلام غەریبە وسەیەعود غەریبە ئیسلام بە نامۆیی و غەریبی سەر هەڵەدات کە دەشێتەوە ئاوە غەریب سەر هەڵەدات زان موژدەکەش لێرە ئەوەیە فەتوبە للغوڕەبا خۆشی و بەرەکەت بۆ ئەوانەی کە ئاوە غەریبن ئەهمیەتدانەکانی ئاهلی علم جیابێت لە ئەهمیەتدانی خەڵک ئەمە غوربەتە خەڵک خەریکی چییە؟ خەریکی پارە کۆکردنەوە و دەفتەر دۆلار و بینا دروستکردن و کار و کەسابەت و بڕۆ ماشەڵڵا لە مەجلیس دادنیشە هەر باسی پارە و باسی دەفتەر و باسی مەزرعە و باسی شەقڵا و باسی چییە؟ کەم وایە لە مەجلیس باسی شتێکی قیامەتی بکرێت غوربەت لێرە ئەوەیە کە ئەهمیەتدانی تۆ جیابێت لە ئەهمیەتدانی خەڵک ئەهمیەتدانی تۆ ئەوەیە کە ئێرە مەملەکەتی تۆیە کە ئەزانی علمی شەرعیتیا دەست ناکەوێت ئەڕۆی بە وڵاتی تر ئەڕۆی بۆ لای شەیخی تر ئەمە غوربەتە بەڕاستی تەماشای ئیمامی بوخاری بکەن ڕەحمەتی خوای لێ بێت کە لە ساڵی 256 هیجری وەفاتی کردووە 1080 مامۆستای هەبووە 1080 مامۆستای ئیمام بوخاری هەیبووە قوتابی ئەحمەدی کوڕی حەنبەل بووە ڕەحمەتی خوایان لێ بێت 300,000 حەدیثی کۆ کردوتەوە لە ماوەی 27 ساڵ 27 دانە ساڵ ئەو ئینسانە ئەهمیەتەکەی تەنها بۆ کۆکردنەوەی حەدیث بووە چ حەدیثێک هەموو عولەما متفقن هیچ کتێبێک گەورەتر نییە لە دوای قورئان لە صەحیح بوخاری ئیمامی بوخاری 27 دانە ساڵ ئەهمیەتی تەنها بریتی بوو لە وەرگرتنی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەڕاوە سوڕاوە لە بوخاراوە ڕاهاتووە ئیمامی سەمەرقەندی لەمە سەمەرقەندا ترمذی لە ترمذیە شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ لە ئەلبانەوە ئەو هەموو عولەمایانە وڵات و مەملەکەتی خۆیان جێهێشتووە بۆ شتێک کە پێیان وابووە کە ئەم شتە پەیوەستە بە خۆیەوە ئەبێ وەریگرێت گەڕاوە حەدیثی وەرگی ئیمامی بوخاری وتیان فلانە ئافرەت حەدیثی لەلایە فلانە پیاو ببورن دەڵێ ئەڕوا تا پیاوە ئەدۆزێتەوە ئەیدۆزێتەوە ئەبینێت حوشترێکی لێ بەرهەڵا بووە ئەویش جۆرکەیەکی ئاوە ڕائەشڵەقێنێت هەتاوەکو حوشتەکەی بگەڕێتەوە لای ئەڵێ دێتە لای دەڵێ ئەم جۆرکەیە چییە دەڵێ وەڵا حوشتەکەمە هە لێم دوورکەتیتەوە ئەم جۆرکە فێڵی لێ یەکەم بەڵکو لێم بێتەوە پێش دەڵێ دەی خوا عافیز ئەی باشە تۆ بۆ هاتی چی دەویست وەڵا من ئەو هەموو وڵات و مەملەکەتەم بۆ گەڕاوم بۆ ئەوەی حەدیثێ وەگرم کە سەنەدەکەی یەکێکیان تۆیە بەڵام درۆیە لە تۆیە ئەبینم بڕۆ من ئەم حەدیثە وەرناگرم خەتیبی بەغدادی کتێبێکی هەیە الرحلة في طلب الحديث گەشتێک بۆ وەرگرتنی یەک حەدیث کۆمەڵە نمونەی زۆر جوانی تێدا هەیە من تەرجمەم کردێت تەواو نەبوو ئینشاءڵڵا دەکەوێتە بەردەستی بە ڕێزان باز دەکات دەڵێ یەکێک لە دوو سەنەدێکە ئەگەڕێت لە علمی حەدیث عنعنە هەیە عن فلان عن فلان عن فلان فلان کەس وجودی هەیە لە چێیە وا لە بەغدایە خۆی لە چێیە وا لە مسرە ئەڵێ ئەڕوا لە مسر بەڕێ ئەکەوێت خۆ ئەو کاتە قیتار و تیارە شت نەبوو ها بەکەر و ئەسوپ و سوارەوە هاتیە تا هاتوتە بەغدا
هاتووە فلان کەس لێرەیە بەڵێ فلان کەس لێرە بۆ ڕۆیشت تۆ لە چێوە هاتی وەڵا من لە مەسرەوە وەڵاوی چۆتەوە مەسر خۆی لە مەسر بووە لێرە دەرچی تۆ چۆتەوە مەسر گەڕاوەتەوە چوویتەوە مەسر لە بەغداوە لۆ مەسر چۆتەوە باڵی شێخەکە ئەرێ هاتووە وەڵا دوێنە گەڕاوتەوە چێت چۆتەوە بەغدا بە دوای یا چوویتەوە بەغدا لە بەغدا دیسان نەیدیتەوە گوتیان چوویتەوە مەسر هاتۆتەوە مەسر لەبەر دەرگا گوێی لە گریانی منداڵەکانی بووە دەپرسێت چ بۆ دەرێ وەڵا ئەمڕۆ بابمان ئەمری خوای کردە عیلمەکەی وەرنەگرتووە جاری وا هەیە یەکێ چۆتە لا یەکێ لەم شخصانەی کە ناوی لە حەدیثێکە هاتووە لە سەنەد پێی دەڵێت بۆچی هاتووی وەڵا بۆ حەدیثە هاتووم لۆ چیتە وەڵا ئیشم پێێتی ئاخر باشە پێم بڵە لۆ چیتە وەڵا ئەمە علومی شەرعیە و میراتی پێغەمبەرە و سەڵاو سەلام ئەبێ منش دەستم بکەوێ دەی باشە بڕۆ هەفتەی تر وەرەوە هەفتەی تر نە هەفتەی تر وەرەوە دە هەفتەی تر نە هەفتەی تر وەرەوە پاشان وەرە بڕۆ دەست نوێژ بگرە دەی دوور کە نوێژکە دانیشتە ئینجا پێم بڕە حەدیثەکەت بۆ چییە دەڵێ خە پێم وتی لۆ چمە دەڵێ ئەو حەدیثت نادەنی ئەخە بۆ نامدەیتێ لەبەرەوەی حەدیثەکە ضەعیفە حەدیثەکەی نەدایتێ ئەمە بەڕاستی پێی وترێتن نامەوەی غوربەت لە وەرگرتنی علومی شەرعیە بەڕاستی ئەم بۆم جۆرە خەڵک ماندوی بوونە و هیلاک بوونە تەلقین و ئوستاذ ضرورە ئینسان علم لە ئوستاذا وەرگرێت نەک لە کتێبە قولێکی زۆر جوانی سەعیدی کوڕی عەبدولعەزیز هەیە ڕەحمەتی خوای لێ بێت کە فەقیهی ئەهلی شام بووە لە دوای ئیمامی ئەوزاعی دەڵێت لا تأخذ العلم عن الصحفي ولا القرآن من مصحفي قاعدەیەکی زۆر جوانە دەڵێ علم لە کتێبە وەرمەگرە لە نووسراوە وەرمەگرە کتێبێک بینیت هەر لە کتێبەوە تۆ خۆت پێ بگەێنیت فلانە کەس ماشەڵە بۆتە شێخ کوا شێخی چێیە تەماشاکەن شێخەکەی کتێبە کتێبێکی لەوەی خوێندوێتەوە کتابێکی لەوەی خوێندوێتەوە لەوەی خوێندوێتەوە خۆی کردوتە بەحر العلوم بەڵام تەماشاکەن لە زۆر مەسەلەیە تێکەوێت چونکە تەلقینی ئوستاذ مەفاهیمەکان بۆ ساغەکاتەوە اینجا دەفەرمە وەلا القورئان من مصحفی وقورئانیش هەر لە قورئانەوە فێرمە بە خۆتەوە فێر بیت ئەگەر مامۆستایەک پێ نەڵێت ئەوە ئەلیف لام میمە تۆ ئەڵێیت ئەلەم ئەگەر مامۆستایەک پێ نەڵێ ئەوە کاف ها یا عین سادە نازانی بیخوێنیتەوە دەبێت بزانیت ئەم قورئانە بە سەنەد هاتووە بە سەنەدش تۆ دەبێ وەریگریت بۆیە تەلقینی ئوستاذ سێ شتت بۆ دێنێتە پێش سێ سوودت پێ ئەدات یەکەم ڕێگایەکی درێژت لۆ کوور دەکاتەوە لە جاتەوەی تۆ سەد کتێب بخوێنیتەوە لەسەر مەسئلەیەکە یەک عالم هەموو مەسەلەکە لە دقەیە ئەدات دووەمینە فێری ئەدەب ئەبیت ئەبوو ئیسحاق الحوێنی خوا بیپارێزێت کە تەڵەبەی شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێ ڕۆژێ چوومە لای شێخی ئەلبانی دانیشتم یەکێکیش ئاوە لەسەر گازی پشت دانیشت بوو کتێبێکی لە خوێندەوە ڕووی پێی بەرامبەر شێخی ئەلبانی کرد بۆ ڕەحمەتی خوای لێ بێت شێخیش لەبەر ڕێز و خۆ بەکەمگرتنی خۆی پێی نەگۆ قاچت دانێ دەڵێ من پێم گۆ قاچت دانێ ئەوانەی کە لەسەر گازی پشتە علم فێرە بن ناتوانن دیفاع لەو علمە بکەن وەکو پێویست و ناتوانن علمەکەش بە چاچی بگەێنن ئەبێت تەلقینی ئوستاذت هەبێت دوای نمونە بۆ ئەوانە هەموو دەهێنینەوە و هەروەها تێگەیشتن بۆ ئاسانە بێ لە مەفاهیمەکان هەندێک شتێ لە کتێب تۆ تێی ناگەیت من ئەو نووسراوە ئێستا لەبەردەستمایە کتێبێکە خوای گەورە بۆم ئاسان بکە ئینشاءالله تەعالا لە مەجاڵێکی کورتە کە تەبعی بکەین 21 جلدە واللهی حەدیث هەبووە زیاتر لە یەک مانگ مەعتەلی کردوم لەو کتێب بخوێنەوە تێی ناگەم لەوی تر بخوێنەوە تێی ناگەم لەوی دیکە بخوێنەوە تێی ناگەم والله جاری وا هەبووە حەدیثم سڕیوەتەوە لەبەرەوەی تێی نەگەیشتم تێگەیشتم بەڵام هەستم دەکرد کە ئەم حەدیثە زۆر فراوان زۆر شیتر وەرەگرێت ئەخیرا مامۆستایەکی بەڕێزم بینیوەتەوە واللهی بە دوو دەقە تێگەیاندم ئەمەیە بەڕاستی تەلقینی ئوستاذ اینجا
قدر علم لا أبيت أويك علم لكتابها ورقريت وكو كسي لا ما مصطايك ورقريت قدر أو علم لا نابت. أما قلت بعض النمونة بهني نوا بياوك با أعمش عليت أعمش طبعا ناي خوي سليماني كوري مهرانا تابعي بوا بيد الله أي باوشي محمد فلانة فرمودو فلانة فرمودة إسناد كان ينشين أولا إمام أعمش أبرسد أويش داي دقريتو بهم قوتك وبديوار دا أي شيء دلا ما سند كيتي أما سندي أم حديثي كتب أسياكتي بلام خو أعماش رحمتي خوالي بالرزيل نبوة لويكا علومي الشرعية كيا ولا ما كبدا بإنسانة وايلي أكاد بوي إنسانة قدري أم علم ور بقريت أبزانا كلم ديواري أي تشيشيت الرقي لي يقرك علمك لي ونقري ياخذنا زا أعمش فيربو أقر كتابة كاني بخويني توا يعني السيرو جاني بخويني توا طلبني بدستي إمام أعمش اشتقتي بينا كوت بيت سبحان الله بوي قدري أم علم ور بقرن خلشي هلا سردمي أعمش رحمتي خوالي بك الزور تامزوي ورقرتني علوم مكاني بو بردوام بردرقي مالي قربالخ بوي علمي اللي وقرن أيش فير بو الصجش اللي بدر كيف والراقل بو لقى الريزن بوهم هاركسي بو علمي شرعي بها تيصق الراوي أنا راوي أنا باز لا سيل قتابة كان سبيعي سفياني ثوري والشعبة طلبي إمام أعمش بو دل الروجة دسن علمي للا وقرن ياخد دوري حديثي يبكن ولا لاي دسنا بردر قيس صاقك بحاطين راويان أنت حتى لقول بدور خنو لو بياني صاقك هلوي لو سي بياني صاقك هلوي وخوات يبكن يعني ما دسن علم وقرن صدر له الراومان أنت دل روجك شوك بأسباعي تسونا بيش دنجي هيت حبي نابي سن خويا تسبوا برو صق لبردرقانيا ضلي لدرقا أدن والدرقا دكريته وكسيليني وإمام أعمل لجوروا خليك دقريت ضلي أتنا جوروا تسبوا يا إمام بو دقريت ضلي باشا كونا قريم أوي كأمري بتاعك ونهي لخرافة أكل أمرك بو خوي مرت توما الصقا كيبو باشا أو صقي راقرتبو خلشيك بو أوي أواني كتامزروي علومي الشرعين نبرسن لوي كالصق راويان أنا يا راويان أنا أبي أو علم وقرن زور العلماء أمرا برزا كان مفليز بونا فارو سروة السامانيان هبوا هيتيان نمايا للرقاي وقرتني علومي الشرعي يقفلز لجفانيان نمايا يتشلواني إمام أحمد رحمتي خوالي لبيت أما باسما كر يشق للسودكاني وقرتني علومي الشرعي أوي كالرقال لو كل كاتوا رقايتي دور ودريجت بو أكاتت سن مصافيتي كرت كتابة كيها إمامي ابن الجوزي رحمة إخوالي بنوسيتي بعضك كإمام ابن الجوزي لكتابة كبعضك تنضليت منهج تاونو ما مستير راس تخوم هبو كتابة شيء أخبار الحمقى والمغفلين باسي كومالي لأحمقان أكات أواني كبي أعقاو شتي زور يعني مضحيق شتي زور بيكناني وبعض ذكات سبارة بورقتني علومي الشرعي زمن حزم كن لم روح النق بعض بهن مرة زيات يشبه لإمام بريزكاني أو سردماء دل الروج القرآن أخوينيته وأليت ألف لام ميم ذلك الكتاب لا زيت فيه سبحان الله دل باوشي شقيتي لي إعداد رباب الزيت تسي أما الراية أو كاتا حروف نقطي لسرناكرا أبوايا تلقيني أستاذ تهبه ما مصطات هبه تاوكو بوت ساكاتو بابا أما الزاي أما الراية والزانية هل لوشها طبعا ناوي لين راس زيات نسبة لبو الزيت ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه أو تسيوت لا زيت فيه دلن يشيك إمام بولا مزقفتك بيجنويجيها كرت
ڕۆژێکیان شێخێک ڕووی بەو گوندە دەکەوێت دەڵێ وەڵڵا فرسەتە من چەند ساڵە ئیمامی ئەو مزگەفتەم فاتحەیان لەوە خوێنم سوورەتیان لەوە خوێنم فرسەتە بچم فاتحەی لەلا دەوەرکەمەوە ئەمە تومەز بۆ خۆی ئیمام یا شێخ یاخۆ بەخێر بێت وەڵڵا من دەمێ فاتحە لەلا بخوێنمەوە بزانم غەڵەتم هەیە نییە باشە فەرموو الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد بلام والله نازم نا إياك 60 نا إياك 90 بلام من ظلم إياك 90 بوي احتياطي خو ما أقرب أما يشك لو أحمقانك إمام ابن الجوزي باسيك بلام قلتو تلقيني أستاذ هبه أزاني إياك نستعين نستين ونتسعين باسي كسي اشتراكات دانشتوا لفات لا تازيكات ضل خلشنا خوتان بو مردن حاضر بكن والله كاتك أمرنا أتنانا وقبر أو كاتي يأجوز ومأجوز دين برسال اللي كان من ربك وما دينك ومن نبيك يقدر لك كرة يأجوز ومأجوز نية كرة والله ليم تيكتشوب ومصنع هاروت وماروت يعني نكير منكرش اللي تيكتشوبه ليه بو هاروت وماروت أما دردي أو كساني كعلمي شرعي لا أهلي خوي ناخوين واليق ناميق أنو سيد بو خليفة كي خوي عليت كثر المخنثين عندنا ضل مخنث أواني نجنون ميردن لقى الريزن بوتان للا منزور بوا سبكين تشال لي بكين خليفة كج ناميش بو أنو سيتوا دانو سيحصي من عندك من المخنثين بجمع رمزان عدد ينسند أوانيك اللاي أوانا دلنا مكا أداته وأدريته لاي والكش كاتبك دهينيت كان مكي بو بخوينيتوا وكباس مكر أو كاتا النقاد لصر حروفها ناكرا ضلي والله خليفنا ميش نادي ضلي اخصي من عندك من المخنثين ضلي فدعاهم فخصاهم ضلي بيان خسينا بان جانا كانوا همان خسينا أما دردي أوي وكباس ما انكر تلقين أستاذي عن نية أمانة بويا ناتوانا كأهمية بمع المبدأ براسي برا برزكان نمونا زورة براسي برا خوش شبيستا كان من نامي زياتر موضوع كان وبكين إمامي أبو حنيفة طلبية شهبو مناوي أبو يوسف حتى كاتك باسي أبو يوسف ده كان بالصاحبي أبي حنيفة باسي كان هنده ملازمة يكرديا إمامي أبو حنيفة رحمة إخوائي لبيت درسي بوده وتوضل الروجك أبو يوسف تسو برامبر مجلسي أو لمزقفتك درسي دقوته دل الروج إمامي أبو حنيفة طلبيك أن يريد برو أم برسالة لأبو يوسفك الله برسال دسي برسالة لأبو يوسف دكات جواب ذاته دل هالت كرت ولا مكي أمانية دي سانة كان روجي تر طلبك أن يريد أبو برسالة شتر برسالة لأبو يوسف كاته أبو يوسف جواب ذاته درنا هاليا أما جوابك النية روج السيم آخر أبو يوسف در بخواي أمن دزام أمن في تشيء أما حبي نبي أبو حنيفة ناديتي دلي والله تا أبو حنيفة رحمتي خواي لبي لجان دام أبو يوسف رحمتي خواي لبي درسي بيك دانا كزنقوته أما هم أدب إنسان فيري أدب دبيت لو رقرتني علومي شرعي للاي أستاذة بلا ما دام ما مستايا كي علمي هي لا توزيات الشارع ذاتنا قناته دانش براستي علم بلايته إمامي مالك رحمة إخوائي ليبت يشكاوتي أجر 100,000 حديث لبر بيت لوم هي كفتوا بدم مستحيلة أي باشا دو 100,000 حديث قلتين خير أي سياسات احتمال يعني بلام هرني كيد باش إمامي مالك باز ذكر عليه من 100,000 حديث لبر فتوام ندعوة هتا ليتشي لخوم ما مستاتر برسارم نكردوا كآية أهلي أوان فتوى بدم ياخدنا إنزا فتوى مداوة والله درين كموطئي نوسي تصندين زاد دينوسي وديسرية ودينوسي وديسرية وحتى كنوسي خريق ببيسو تينت تمادام قرآن يتبيز لك من كتابة بنوس أما أنا براسي قدري علمي عن قلت بلا خوشة بيستكانوا طول الزمان أخير نقطة كهوكارة ترى لو كإنسان لم رأي وعلوم الشرعي والبقرت زمن
ئینسان پەلەیەتی لەوەی کە علومی شەرعی وەگرێت و دەڵێ دەچێت پارەیەکی باشم هەیە لە هەموو نەوعی کتێبەکرێت ئومەهات الکوتب لە حەدیثە بوخاریە و موسلیمە و لە ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ هەرچی کتێب هەیە لە ئیمامی ذەهەبی لە ئیمامی ابن القەیم ماڵی پێ ئەڕازێنێتەوە دائنیشێت زاوەرە چۆن سۆر لە خۆی تێک نەدا ئەی باشە هەم کتێبەم کڕیسە لە چێوە دەست پێ بکە لە خۆی تێگەدا بەڕاستی بەڵام ئەوانە هاتوونە چۆن علمی شەرعیان وەرگرت برا بەڕێزەکانم پەلەیان نەکردووە بۆیە بەرەکە دواکەوتۆتە علم و عمریانەوە ئیمامی نەوەوی کاتێک کە ڕیاض الصالحینی نووسی و ئەذکاری نووسی کۆمەڵە کتێبی نووسی کاتێک کە وەفاتی فەرموو تەمەنی 45 ساڵ بوو 45 ساڵ بوو ئەو هەم کتێبە نایابەی نووسی چێ کتێبی ڕیاض الصالحین لە ماڵدا نەبێت یان شەرحی موسلیمی لا نەبێت تۆ تەمەشا بکە ئەمە توڵ زمانی پێ ئەڵێن بەڕاستی ژنیان نێهێناوە مفلیس بوونە هەموو زەمان و کاتی خۆیان وا سەرف کردو ئیمامی بوخاری وەکو ئیبن حەجەر باز دەکات ڕەحمەتی خوای لێبێت دەرێ بوخاری منداڵ بوو هێشتانەکە 7,000 حەدیثی لەبەر بوو هێشتا مناڵ بوو زاکە گەورە بۆ چ عیملاقیشی لێ دروست بوو ئیبن حەجەر دەڵێت ڕۆژێکیان علەمایانی بەغدا چاوهەڵاتیان بە ئیمامی بوخاری نەهات 1000 حەدیثیان لێ بەسەرێکدا شڵەقاند و بەسەرێکدا هەڕشت سەنەدەکانیان گۆڕی ڕاویەکانیان گۆڕی ئەم حەدیثیان لێ هێنا و لەگەڵ ئەوە تێکەڵچێشیان کرد وتیان وەرە بوخاری تۆ ئەم حەدیثانە ئیتۆن بزانە وایە ئێمە لێمان ئالۆز بووە دەڵێن ئەم حەدیثانە ئیمامی بوخاریە دەڵێ دانیشت سبحان الله چۆن ئینسان بتوانێت شەکر و خوێی لێک جیا کاتەوە چەندە زەحمەتە لەگەڵ یەک تێکەڵی کە جەوەرەخێ و شەکر جیاکەوە دەڵێ حەدیثەکانی هەر هەموو وەکو خۆی ساغ کردەوە ڕاویەکان و سەنەدەکان و تەبویبەکان و باسەکان هەر هەمووی وەشتی خۆی لێ کردەوە گوتی ئەم حەدیثە من بەم جۆرە کۆ کردوێتەوە سبحان الله بەم جۆرە ڕێزم کردوون ئەمە سەنەدەکان ڕاویەکان بەم شێوەیەن ئەمە تووڕ زەمانی کەڵە پیاوێکە کە مناڵ بۆ 7,000 حەدیثی لەبەر بەڕاستی شعبة كأمير المؤمنين ولا حديث بعض كان 1,000,000 حديث لبربوه 1,000,000 حديث إمام الشعبة لبريبوه سبحان الله سبحان الله كطلبي الشعبي بو أعمشي بو ابن الأثير كقتابي سعيدي كري جبير بو لصالي ستة حفتي هجري وفاتي فرموا كتابي جامع الأصول نوسي أو كاتك كتابي جامع الأصول نوسي باز دەکەن پەککەوتە بوو لە ماڵا کەوت بوو ئەو کتێبە نایەبەی نووسی سبحان الله لە کاتێ پەککەوتیە نەیگون نەخۆشتم و کورە ڕەژیم لەسەر نییە و کورە دانیشم و تاوەیتر بای خۆم لە قیامەتە بۆ هەڵداوەت دراوەتەوە تەمەشا بکەین برا بەڕێزەکانم من ناموێ زیاتر سەرتان بێشێنم ئەم کەڵە پیاوانە بەڕاستی بەم شێوە عیلمیان وەرگرتووە من ئەم چەند نمونەیەم باس کرد بۆ ئەوەی قەدری ئەم عیلمە وەرگرین ئەم سەنتەرە بە ڕێزە دانراوە ئەگەر پارەشی بۆ بدەین بین عیلمەکە هەر فێر ببین بەڕاستی دەنا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەمان ترسێنە بە حەدیثێک ئیمامی بوخاری باز دەکا فەرمێت إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من الناس خوا أو علم هل ناقريت بسنوي لخلقك بزور أم علم لخلق برقدته إنما ينزع العلم بقبض العلماء خوا أو علم هالقريت بهالقرتني علماء أو علم ناهلا حتى إذا لم يبقي عالما اتخذ الناس رؤوسا جهالا أجر عالم جنما خلق شيء كان بعالم إخوان كلبوتا كان أواني كدين لسر ميزة كان لتلوزين كان دارا كون بنايو فلانة بروفيسور فلانة كاس بسبور لعلوم السياسي بسبور لحركات إسلامية بسبور لعلوم الشرعي كبطال هيت عم بصر هيت سوانية لكعي كري لكعن كبيغمبري خوا أفرميت رويبضا كبيغمبري خوا أفرميت سردمان درتسيت رازقو بدروزن سير أكريت
وخائن بأمين سير أكريت والريبضاء ونقص كردن. قيل ومن الريبضاء يا رسول الله؟ قال الذين يتكلمون في أمر العامة أوانيك الأمر قشتها قصاء أجر عالمنا ما لمزقوت كان دميان بسترا شار بدر كران قانونك هاد وتيان هيت كسي يان فلان في صار بوينية علومي الشرعي بليتو بوينية خطبة بدا تشي دركويت الريبضة دركويت أم كلفوتاني كبيغمبري خافا من رؤوسا جهالا فأفتوا بغير علم فضلوا وأضلوا فتوى آدم ببي علم خوشيان قمراكا خلش قمراكا كتب عليكم الصيام أما فرزنا قريته وقالت خلشي دبنجي بعقل لولا وراد الله ما شاء الله إليه بيت تعلمي شي هي وكو كسيد الله يشيك ريشي باشي بردابو ولا هاتا مزقوتي قلت والله فلانة كس بيئت علمي شي باشي هي بيت بي وديارة دي ضليت السلام عليكم يا شيخ سلام إخوان لي بيت ما كنية الشيخ أي جاويات ضل أنا عبد الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبده إن زادت زين كربا مزو أحمقة ومزاني ما دام ريشي باشي هي وعلمي شي باشي شي هي كاكا بوني برا زكانم بوي براسي أقع علم بيغمبري صلى الله عليه وسلم فرمي خذ العلم قبل أن يقبض علم مقرب برلا وأم علم هل جريت بوي وتم إيما غريب علماء كان من دنبس أكرين علماء كان من رين لأجيرت مزالي أو نادر بتوان لاي أهلي خويا با آزاداني خومانا لعلمي شرعية فيربين بلام إيو أهميتي خوتان بير نتيت هر هول ذن بيدوزنا ما مصطيت ساكن ما شاء الله لو كردستانا هموي أهل العلم هموي الشارزاء يعني زيد الخوشة براستي لحر طريقية وكبيت هول ذن علمي خوتان ورقرن تزديدي علومي خوتان بكنو تاو كل لمسة لتزهلا سردر نكين بمرينو زهل من بشتيكا هو بيت فايقول لذا فارمو إيمان من سلامتكي دروي خير ما اللي بكايتوا وتساو ما روشن كيتوا بعلوم الشرعي شارزا ما كي لديني خود خواي برودي قال أو كورو مزان شمال اللي قبول بكاد آمين. أقول قولي هذا واستغفر لي ولكم. السلام عليكم وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين.